بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت و جارێکتر لە بەرنامەی شیرینچە لە کەناڵی ئاسمانی پەیام بە خزمەتەوەی بەڕێز و خۆشەویست گەشتمەوە. ئەم ئەڵقانە زۆر ئەمانەوێت تیشکی زۆر گەورە بخەینە سەر زانای گەورە و پایەدار جەنابی مامۆستا مەلا عەبدوڵای چرۆستانی کە ئایا هەڵسوکەوت و مامەڵەکانیان، ئەخلاق و هەڵسوکەوتیان، عیلم و زانستیان، تەقوا و خۆپارێزیان لە حەرام گەیاندوونی بە چ مەقامێکی گەورە و چی دەستکەوتێکی معنەوی و چی دەستکەوتێکی شەخسی دەستیان کەوتووە لە دنیاە باسی بکەین. لە خزمەتانە ئەوە باسەکەین کە بەڕاستی ئەم زانا گەورانە بۆیە ئەو پایە و مەقامە گەورەیان دەستکەوتووە بەڕاستی لێبڕاون. وەختێک هەموو تواناکانی خۆیان، هەموو جوهدی خۆیان، هەموو مانوبوونی خۆیان خستوەتە خزمەتیەوەی کە گەنجێک یاخود فەقەیەک پێ بگەێنن تا مبەلغێ بخەنە میحراب، ئەو مبەلغە بەڕاستی دڵسوتاو بێ بۆ ئیمان و بۆ ئیسلام و بۆ خەڵک، تاوەکو مەلایەک دروست بکەن کە ئەم مەلایە بەڕاستی هیممەتی گەورەی هەبێت و زیهنی ماندوو بکات لەوەیە کە بتوانێت خزمەت بە خەڵک بکە، تاوەکو کۆمەڵێ زانای گەورەیان پێگەیاند کە کوردستان هەتاوەکو ئێستاش لە بەرهەمی ئەو زانایانە و ئەو خواناس و ئەو خاوەن میحرابانە ئیسفادەی زۆر گەورەی کردووە. حوجرە بریتی بووە لەو شوێنەی کە مناڵ کاتێ فامی کردوتەوە، باوکی خستوێتیە بەرخوێندن لە لای مامۆستایەک تا بە جوانی فێری قورئان خوێندن و چەند کتێبە بچکۆلەیەکی ئەدەب و زمانی کوردی و فارسی وەک ئەحمەدی، سمایلنامە، ئەیشودا، گوڵستان، بۆستان و ناگەهان و هەتا دوایی ببێت. ئەوجا کە ئەم قۆناغانەی بەسەر کەوتووی بڕیوە و ختمی قورئانی پیرۆزی کردووە، خراوەتە مزگەوت و بۆ بە فەقێ لە لای مەلایەک. ئەویش وردە وردە کتێبە سەرەتاییەکانی زمانی عەرەبی وەک عەوامیلی جورجانی و عەوامیلی بورکەوی و ئیظهار و مەتن البینا و هەتا دوایی پێخوێندووە تا گەیشتووەتە سوێتی و بووە بە مستەعید. دواتریش کتێبە گرانەکانی وەک فەناری و عەبدوڵایەزدی و مختصەر و لب الئوصول و تەهذیب الکەلام و جەمع الجەوامع بخوێنێ. پاشان ئیجازەی زانستی پێدراوە و بووە بە مەلا. مامۆستا مەلا عەبدوڵای چرۆستانی دەفەرمێ لە تەکیەی قەرەداغیش لە حوجرەکەیە هاوڕێیەکی فەقێم لەگەڵا بوو، تووشی نەخۆشی گرانەتا بوو. ئەبوایە من خزمەتم بکردایە و نان و خواردنم بۆ پەیدا بکردایە، چونکە ئەو هیچی پێ نەدەکرا، لەبەرەوەی زۆر بەگرانی نەخۆشیەکەی گرتبوو و بۆ جاری چوارەمیش بوو کە تووشی ئەو نەخۆشیە بوو. سەیرەکە لەوەیە بوو لەگەڵ هەموو ئەو خزمەتەیە کە بۆیم ئەنجامەدا ئەیوت دەبێ هەردووکمان بەیەکەوە لە یەک قاپان نان بخۆین. منیش دەستم بەڕوویەوە نەدەنا، نانم لەگەڵا دەخوارد و لە یەک قاپیشا. لە ڕاستیدا بەسەرهاتە ناخۆشەکان زۆر بوون لە ژیانمدا. مامۆستاگیان ئێمە لە بەشی دووهەمی باس و ژیانی جەنابی مامۆستا مەلا عەبدوڵا حەزەکەین لەوە دەست پێ بکەین کە ئایا ژیانێکی زۆر سادە ژیاوە، زۆر حەڵاڵ ژیاوە، ینی ئیستیغلالی ئەو مەکانەت و ئیحتیرام و ڕێزە گەورەی کە لێی گیراوە لەلایەن حکومەت، لەلایەن خەڵک، لەلایەن هەموو چینەکانی کۆمەڵگا، ینی سوء ئیستیفادی لەو شوێنە نەکردو بۆی کە خۆی پێ دەوڵەمەند بکە، خۆی پێ بژێنێ، خۆی پێ هین بکە لە کاتێکا کە ئەمە بەڕاستی مەکانەتی عولەمایە کە بەو شێوە بژین و وەکو خەڵکی سادە بژین و بەو شێوە بژین کە بەڕاستی تەطبیقی ئەو ئاەتانە و فەرمودانی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەن کە بەڕاستی حەڵاڵخۆری و پاک ژیان و ئەگەر چەند نمونەیەکتان لابێ لەسەر ژیانی مامۆستا وەکو سادەی ژیان چیتان لایە مامۆستاگیان؟ وەڵی وەکو سەرەتاوە بە جەنابتم ڕاگەیان کە ئەو زانستی کە پەیای کردووە خۆی وعدیا بەخواوتێتی خۆیان تۆ بە من بەمیش بە تۆم لەبەرەوەی ئەو هەوڵەی کەیاوێتی بە هەدەف و ئامانجی ئەو بۆکەوە خزمەتی بکات بەخواش و بە میلەتەکەش و بە مسڵمانانیش. لەبەرەوە ئەو پەیمانی بردوتە سەر بەڕاستی لە ئەو ڕۆژەو کە دامەزراوە چاوی لە پارە دەبووە، تەنانەت وتی دەرزمەوەتەوە بە فەقێ مناڵێکم مردبوو، وتی هاتن شپانیان بە جۆ ماوتیان مناڵەکە نەخۆش بۆ وەفاتی کردووە.
وتی هیچ خۆم تێک نییە دەرزەکەم بە فەقەکەوت دەرزەکەم پێ وت دوای دەرزەکەوتی ئەمە لە مزگەوت شێخ سەلام بوو طبعا یەکەم چکینی کە دامەزرانی لە مزگەوتی شێخ سەلام بووە ئەوی لای سایی چاخای سایدا مەشهورەوە وتی دوای کە دەرزەکەی تەواو بوو فەقەکە ئەوەی کە بەدوای ئەو یەت وتی وتم ڕێگەم بن ئەبێ بچم مەشغوڵم ئیشمە وتیان ئیشەکەت چێ مامۆستا وتی وەڵام ناڵێکم ئەی بۆ قسە نەکرد زاخر خۆ وای دەرزەکەم تاوا کرد ئەنجا بڕشتمەیە من یعنی دەرزەکەی بەجێ نهێشت و ئاخرەوە بەڕاستی خۆم لەو عشق و لەو خۆشەویستی بۆ ئیشەکەی و خۆشەویستی بۆ عیلمەکە و زانستەکە و دەرزی و فەقیش نەفەوتێ بۆ خوا دەرزەکەشی دەرزەکەی تاوا کردو ئەنجا پێوتون کەشتێکی ئاوا بووم ناڵەکەم مردووە ئەبێ بچم دەستەی بکەم و بینێژم دوایەوە لە چوارباخە کاتێک ئەم باوکم خانووی کردووە کە ئێمە بەرەی دوو دایکین دایکێکمان بابڕین بەڕاستی لە چوارباخ بوو ماڵیان کە ئەو خانووی کردووە وابزانم خانووەکە 100 متر بوو 100 متر بوو 120 متر بوو ئەو چوارباخە گەڕێکی خۆی لە بابڕین هەر هەمووی دار و دەوەن و ئەم بابەتانە بوو توانە مامۆستا ئەو خانوو بچووکە چێتۆ 100 مترەوە بۆ جێ ناکەیتەوە بە گروز خۆ خاوەنی نێ هیچ نەوتێتی بەسمە هەر شوێنی سەر و پێم بێتەوە مشکیلم نیەیتر دەرتی خۆی دوی بمیستایە سەرۆتێکی زۆر مەبوو زۆریش دەوڵەمەنگە بوو بەڵام ئەوەی کە بیرم لێ نەکردەوە پارە بووە لە ڕێی خوانی لە ڕێی مسلمانانە خزمەتی خۆی کردو بەبێ ئەوەی کەندکولی هەیە بە هیچ جۆرێ بەبێ چای لە تەماعەوە بێ لە پارەوە بێ بە هیچ جۆرێ ئەنی تەنانەت لە مزگەوتیشە لە مزگەوتیشە من بیرمە حوجرەکەی سێ بەڕێی شڕی تیا بوو ڕوان پێ بکە یعنیتر مەگەر هەر ئۆپی ڕازی بوو بێت حتا مامۆستا مەلا محەممەد خوالی خۆش بێ خوا ئەفریقا گەڕایەوە وتی لێ دانیشت بووم جەنابی قازی هات شێخ محەممەدی خاڵخوالی خۆش بێت تۆزێ هینی هەبوو تۆزێ ئەو شکۆمەندێتی لە خۆیان ئەبینی وتی هات وتی مامۆستا لەکوێ دانیشت وتی لەکوێ دانیشتی ئێمە لەکوێ دانیشتین تۆش لێ دانیشت ئەوە سەر فەش و شەرکم سەر بەڕێ و دانیشت لە خزمەتای وەڵام مامۆستا من لە سەراوانە دانانیشم بۆ ئەوتی بۆ فەرشێنانی ئەو مزگەوت فەرشی تایە بۆ فەرشێنانی دایخەی لە حوجرەکە تا لە ژوورەکەدا یەک دوو فەرشی پاک و جوان نانی ئێوتی کاکە و فەرشی مزگەوتە فەرشی من نییە آخرش چۆن فەرشی حوجرە نییە فەرشی حوجرە نییە ئەوتی ئەی حوجرە بەشێک نییە لە مزگەوت ئێوتی ئەو کەسێک کە ئەو فەرشەیە هێنێ بۆ مزگەوت چاوی لەو حوجرەیەش نییە کە ئەو حوجرەی و تیا خوێندرێت ئەگەر بیویستایە بۆ منی بێنێ هێنایەتەکەی کرد بە ژوورەکەی منە کە هێناویتی بۆ مزگەوت و بۆ مصەلاکە شوێی نوێژەکەی بردووە من ئەو بێنم وەکو بیدزم وایە ناتوانم ئەوە بکەم لەبەر ئەوە ینی بەڕاستی هەر ئەوەش نامەسەلەن زەکات و کەم عاشی بۆ بڕاوەتەوە بە هیچ جۆرێ فلسێکی لەکە زۆر نەگرتووە پاری زەکات و بەعزەتە ژیا و بە هیچ جۆرێک بە هیچ جۆرە ینی ملکەچی بۆ هیچ کەسێکیش نەکرد تەنانەت ئەگەر جەناب ڕێگەمبەی عومەر عەلی وەختی خۆی متەسەڕیفی سلێمانی بووە توێتی چۆتەیەکێ لەو عەزەکانی باوکمەوە توێتی مامۆستا تۆ هیچ شایشی دەوڵەت تەمەنە باسی زمانی مەلیکیەکەیت باسی زمانی کە وەختی بەڵێ عومەر عەلی عەسکەری بووە وەختی خۆی حکومەتی مەلیکی حکومەت عێراق نردوێتی بۆ سلێمانی بۆ خولەگرتنی خولەپیزە و تایاری برای و ئەوانەی کەوا لەگەڵ خولەپیزە بەڵێ عومەر عەلی مامۆستا هەر سمعەیەکی گەورەی هەبوو لە عێراق شەچووکە لە شوڕی فەلەستینە ینی دەورێکی زۆر گەورەی هەبوو عەرەبەکان بێنە شتای فەلەستینیە گرت ئەگەر بەڵێ هەردیانە بۆ سلێمانی و کاتە بەڵێ لەگەڵ ئەو ئەنجوهێتەی خۆیان دەسەڵات و ینی کابرایەک سڵی لێکرایەوە هات و تەعزی وەعزوشتی خوێن بۆ باوکم وتی مامۆستا تۆ نەستایشی حکومەتێک کرد نەستایشی منێ کرد ئێوتبووی آخر جەنابی متەسەڕیف من بۆ ستایشی تۆ نەهاتووم بۆ ستایشی حکومت ئیشی من نییە ئەوە ئیشی من وەعز و ئیرشادە و بۆ خەڵکە بڵێم چی باشەوە بکەن و چی خراپە ئەمە خراپەکانە و ئەمە ئەلەم بابەتانە وتی توێتی ئەم جومعەیە بێمەوە ئەبێت تۆ باسی حکومەتیش بکەیت و باسی منیش بکەیت وتی وەڵی باسی تۆ تاخواییت توی تۆ ئەم جارە خوا گەورێ بابزانین چۆنە بێ وتی وەڵا هاتەوە تەمان هەر احتیاجی هەر ئیشی خۆم تێک نایە ئەوەی خۆم ویستم ئەوەم کرد وتی هات هەڕەشەی لێ کرد وتێ بێ نەقڵەکەم لە سلێمانی هیچ نەقلی دیار نەبوو دیارە بوو پرسیاری کردو توێتی ئەم پیان تۆ توانم پیای خوایەوە هیچ علاقەی بە سیاست و بە کەسەوە نییە لەبەر ئەوە وازی لێ دیارە وازی لێناوە گەر متەسەڕیفێت توانێت زەلامێ نەقڵکە مامۆستایەکی ئاین نەقڵکە بەڵام کە خۆی نەقڵ بوو متەسەڕیف کاکە عەبدولی برام وتی من لە ژوورەوە بووم هاتە ئەو ژوورە حوجرێ پەڕپوتە وتی هات وتی مامۆستا عەفوم کە گردم ئازاکەوە خۆم نەقڵم لێرە ئەڕۆم و گردم ئازاکە بەخوا هەوڵی نەقڵانیشم وای ویستم نەقڵیشی کەم بەڵام بیترەوە خوای گەورە تۆ هێشتەوە من نەقڵە بوو خۆ بەڕۆم
بەڵێ بۆ جۆرە ینی ژیاون سەربەرز ژیاون ینی چایان لەم سەربەت و سامان و ماڵ و ئەمانە نەبووە ئەوەنی کە ماڵ و مناڵیان محتاج دەبێ پێی ژیاون و نانێشتووە ماڵ و مناڵ محتاج بێت و چاویشان لە پێکەوەنانی وەکو ئێستا پێکەوەنانی سەربەت و سامان و ماڵ و ئەت ئەو وەسیلەیە کە چەند قورس و گران و لە چه ئاستێکی بەرزایە. شتێکی تری گرنگی مامۆستا عەبدوڵای کوردستانی کە ئەمە ئاماژەی پێ بەم کە ئێستا داخەکەم ئەوە لە ژیانی ئەکادیمیەوەی ئێمەیان نییە. مامۆستا عەبدوڵای کوردستانی هەر پرسیارێکی بۆ هاتبێت هەر پرسیارێکی بۆ هاتبێ پرسیاری لێکراوەی شەرعی وەرەقەی پرسیارەکەی نەدڕانوە لای خۆی کۆی کردوێتەوە باشە وەڵامەکەشی کە نووسیوێتی وەڵامێکی بۆ کابرا ناردووە وەڵامێکیشی لە پشتی بۆ خۆی هەڵگرتووە ئەمانەی یەک بە یەک کۆ کردوێتەوە حتا هەندێکیان پرسیاری کەرکووک بوون کە کۆبوونەتەوە بوون بە کۆمەڵێک ناوی تحفة الملوك في جواب الأسئلة الواردة من كركوك سەجعێکی بۆ داناون ئەمە ئێستا لەو دوو دوایی پیشانتانەیەم سەر لە نوێ ئەمانەی نووسیونەتەوە کتێبێکی مجەڵەدی ئەمەندەی هەر وەکو ئەوەی مامۆستا عەبدولکەریم دەڕێز بە ڕەحمەت بێ جەواهر المەسائل والفتاوى سێبەرگە ئاوا کۆی کردوێتەوە جەواهری فتاوایە ئەم وەرەقانەی هیچی نەدڕانوە حتا نووسیوێتی ئەمە دەربارەی تەلاقە مەصەحیح کراوە هیچی تیانی خصومە داویتر ئەوەی نووسیبێتەوە بە قەڵەمی نووسیوێتی لەو لاژ نووسیومەتەوە تەصحیح کراوە ئەمانە زۆربەی خەتی خۆیەتی وە زۆربەی نامەکان خەڵکیە پرسیاری کردووە ئەمە دەربارەی ئیجارە بۆی بخاتە بابی ئیجارەوە لەوێ نووسراوەتەوە لە لاپەڕە 22 ئەمە مدەوەنەیەکە دەربارەی مەسائلە فقهیەکان کە ئێسمە داخی گرانم چەندین وێزگەی گرنگ چەندین شتی گرنگ لە ژیانمانە ڕوئەیە تۆماری ناکەین و نەبێ لەگەڵ ژیانمانە خۆتەزانی لە ژیانی زانایانە مۆزوعی سەید الخاتر خاتراتیان بۆکو سەیدێک سیر کردووە نێچیرێک لەو جاری وایە وەڵڵاهی سەعای 11 شەوە کاچیتە جێگە شتێکی بۆیەت کە جوانە ئەڵێ بەیانی ئەڵەسمەوەی نووسم بەیانی هیچی بیر نەماوە لەو دەقەیە بۆ داوە بێت نێچیرە ڕاویکەی سەید الخاتر کە زانایانی ئەمەیان زۆر گرنگی پێداوە من یەکێک لەو شتانێکی مامۆستا عەبدولکەریم دەڕێز پرسیاری لە حاجی سەلاح کرد ئەوی وەڵڵاهی تا بەیانی دەجار ئەوی سەلاح لە خەو ڕاشتەکە شتێکم بواتە وەرەقەیەکی بچکۆلەم بەرێ ئەی نووسی بەیانی کە دوای نوێژی بەیانی لەژێر فەرشەکەیە وەرەقە بچکۆلەکان کە شەو بۆ یاتبوون یەک و دوودوی کۆیە کردەوە ئەو کتێبانی لێ دەرچوو زاکرەیەکە بۆ دیە جاری وایە لە شەو نوێژێکە تەجەلیاتێکە عیلمێکی لە دونی عیلمی تەلەقیات شەوان بێداران زۆر شتیان لە ئاشنا ئەبێ خوای گەورە زۆر شتیان پێ ئەیە دەرگای خۆی ئەکاتەوە بۆیان کە بە ڕۆژە ئەمە دەست ناکەوێت زۆر جار هاتوون ئیستیغلالی ئەمەیان کردووە ڕەوشت و هەڵسوکەوتەکانی جەنابی مامۆستا لە ڕۆژانەیە بەم جۆرە بووە یەکەم خۆ بەزل نەزانین و دوور لە تەکەببر دووهەم ڕێزگرتن لە هەموو کەسێ جا گەورە بێ یاخود بچووک سێهەم خۆشەویستی بۆ هەموو ئەوانەی لە دەوروبەریا بوون بەبێ جیاوازی ئەویش تەنها لە بەڕەزامەندی خوا نەک لە بۆ بەرژەوەندی دنیایی چوارەم کەسێکی هێمن و لەسەرخۆ بوو تەنانەت لە کاتی بەرەو ڕووبوونەوەی ناخۆشیە بەو پەڕی ژیریەوە مامەڵەیە کرد و هەرگیز نەدەپەشۆکە پێنجەم ترسی تەنها لە خوا بوو بۆیە قەت لە مرۆڤەکان نەدەترسا شەشەم کاتێ پێدەکەنی قاقای نەبوو بەڵکو تەنها زەردەخەنەی هەبوو حەوتەم هەرگیز ئازاری کەسی نەدەدا و نەشی ئەویست بەهۆی ئەوەوە کەس ئازار بدرێ هەشتەم هەرگیز لە ڕێگەی قسەی ڕق و ناخۆشەوە نەیویستوە بەرامبەرەکەی زامدار بکە و دڵی بشکێنێ و ڕوشکێنی بکات نۆهەم کەسێکی تەریق نەکردوتەوە کە هەڵەی بەرامبەر ئەنجام دابێ بەڵکو هەوڵی داوە دواتر لە هەڵەکەی خۆی ئاگداری بکاتەوە دەهەم ماڵی دنیایی لە لای هیچ بووە و گوێی پێ نەداوە کاتێ لە گەڕەکی چوارباغ خانووی کردووە ئەو ناوە هەمووی دار و دەوەن بووە خانووەکەش کە کردوێتی نزیکەی 125 مەتر بووە کە پیان و تۆ بۆچی ئەم خانووە بچووکە بۆ بە گوریز جای ناکەیتەوە مامۆستاش دەڵێ هەر جێی ماڵ و مناڵمی تیا بێتەوە بەسمە یانزەهەم هەرگیز چاوی لە ماڵی کەس نەبووە و پارەی حرامی نەهاتۆتە گیرفانەوە دوانزەهەم پاشەملا باس و زەمی کەسی نەکردووە و هەوڵیشی داوە کەس لە پاشەملا لە بەردەمی ئەوە باسی کەس نەکات سیانزە کاتێ موچەی لەلایەن حکوومەتەوە بۆ بڕایەوە
سەرفیترە و زەکاتی لە کەس وەرنەگرتووە. چواردەهەم ئەگەر مۆڵەتی وەرگرتە بێت لە ئەوقاف بۆ سەفەر و پشودان، داوای لە ئەوقاف کردووە کە بە ئەندازەی ئەو چەند ڕۆژەی کە مۆڵەتی وەرگرتووە لە موچەکەی ببڕێت کە لە مۆڵەتدا بووە. ئەگەر بیویستایە و گوێی بە پارە و پولی دنیا بدایە، ئەوە زۆر دەوڵەمەنە بوو، بەڵام هەرگیز ئەوەی نەویستووە کە بەو جۆرە پارە پەیدا بکات. پانزەهەم قەت خۆی لە قەرەی پارەکۆکردنەوە نەداوە بۆ مزگەوت و کاری خێرخوازی. بەشداری هیچ لیژنەیەکی نەکردووە کە پارەی تیابوو بێ. کاتی خانەقای مەولانا نۆژن کرایەوە، کردیان بە ئەندامی لیژنەی خەرجی ئەو نۆژنکردنەوەیە، بەڵام قوبوڵی نەکرد و ناوی خۆی لەو لیژنەیە دەرکرد. شانزەهەم لە هەڵبژاردننی سەرۆکی یەکێتی زانایانی ئاینی ئیسلامی کوردستانە لەگەڵ ئەوەیە ڕێژەی دەنگەکانی لە سەدا حەفتا بوو وازی لێهێنا بۆ مامۆستا مەلا محەممەدی خەتیب. مامۆستا هیچ وەختێ هەوڵی ئەوەی نەداوە کەواوەکو دڵی دەوڵەمەنەکان ڕاکێشێ بۆ ئەوە یارمەتی بدەن. قەناعەتی بەو مەعاشە هەبووە، بەشی کردبیانەی کردبێ. ئەم جار دوای ئەوە تەبعاً وەزیفەی بەلایەتی لایەنی بەجێ و نابەجێ، سەلوی و ناسجابی هەیە. لایەنە بەجێەکەی ئەوەیە کەوا بەڕاستی مخلص بێ و دڵسۆز بێ و پیاوی خوا بێ و ڕێنەوەری خەڵکە بۆ دین و تەماعی دنیای نەبێ. ئەوانە هەموو لە مامۆستا هەبوو، لەوانەیە زیاترش لەوانە. مامۆستا ئینسانێکی سەنگین بوو. ئەگەر مەسئولێک وەرپرسێک بەهاتایە بۆ لای ڕێزی ئەگرت، بەڵام ڕێزەکەت لەوە لە سنووری تایبەتی خۆی دەرناچوو، ناگەیشتە حەدێ خەڵک بڵێن مامۆستا ئەوێ دڵی ئەم مەسئولە ڕاکێشێ. ئەمجار حاڵەتی تر هەیە کە نابەجێ تووشی هەندێک مەلا بێ، بۆی کە خەڵک ڕێزی ئەگرێ و دەستی ماچەکا و بە پیاوێکی پیرۆزی ئەزانن ڕەنگە ئەویش خۆی وا تێبگاوایە، بەڵام مامۆستاوا نەبوو. هیچ وەختێ لەوە تێناگەیشت کە ئەو لە خەڵک باشترە، خۆی وا پێشانەدا، چونکی ئەو جۆرەشتانە هەر خوا خۆی ئەزانێ. قورئانە فەرمێ فەلا تزەکوو ئەنفوسەکوم. جا لەبەر ئەوە مامۆستا لەو بارەیەوە زۆر مامۆستایەکی سەرکەوتوو بوو. مامۆستا لەگەڵ ئەو تەدریسە زۆرەیە کە بۆ ماوەی 65 ساڵ بەبێ دابڕان تەدریسکەی فریای ئەو کتێبانشکەی کە دایناوی. کتێبی بە زمانی کوردی هەیە، بەس داخەکەم زۆر کەمیان چاپ بوون، بە زمانی عەرەبی هەیەتی وە شعریشی هەیە، بە زمانی فارسی، بە زمانی عەرەبی، بە زمانی کوردی شعری هەیە. بەس حەزی نەکردووەکو شاعرێک دەرکەوێ، چونکە براکەی لە خۆی 10 ساڵ گەورەتر بوو و مەلا محەممەدی چروستانی شاعرێکی دەنگخۆشیش بووە. ئەمە وێزگەی دومی مامۆستا کە حەزەکەم گرنگی پێ بدەم. ئێمە ژیاننامەکەی مامۆستا عەبدولعەزیزی پارەزانی غەریقی ڕەحمەتی خوا بێ بەناوبانگە، کە یەکێکە لەوانەی شاکارێکی ناوازەی لە ژیاننامەیە. دێ مامۆستا مەلا عەبدوڵای چروستانی بەپێی ئەمە بێت لە بەرواری 22 سەی 57 لەو سەردەمەیە دوو بەرگی لە ژیاننامەی پێغەمبەری خوا صلی الله عەلەیه و سەلەم لەگەڵ خولەفای ڕاشدین نووسیوە. بەشێکی کەمی لە چاپ کراوە، ئەوی لە مەطبعەی کامەرانی ساڵەکانی 32 چاپ نەکراوەتەوە، کە ئەمە گەر چاپ بکرێت کتێبێکی ناوازی جوانی لێ دەرەچێ و بە کوردێکی پەتی و جوان و ئیسفادەی لە کتێبەکانی ئەو سەردەمە کردو لە سیرەی ئیبن هیشام و بدایە نهایی ئیبن کەثیر و ئەمانە. تا ئەسش دەستنووسە، زۆری دەستنووسە. شتێکی تر کە بەلامەوە زۆر گرنگە، مامۆستا مەلا عەبدوڵای چروستانی چەند ساڵێک وتاربێژ بووە لە مزگەوتی خانەقا. عادەتەن مامۆستا لە ڕۆژانی پێنجشەممەیە و بەیانیانی نوێژی بەیانی جومعەیە کە هەڵساوە بۆ نوێژ، حەزی کردووە وتاری جومعە حازرکەن. حەزی کردووە زۆر لا نەیە لە وتارەکان، لە فەرموودە و لە ئایەتەکان. ئەو کاتە کە زیاتر کتێبێک متەداول بێ لە بەردەستیا، ڕیاض الصالحینی ئیمامی نەوەوی، تەرغیب و تەرهیبی ئیمامی منذری بووە. کاک شێخ فاتح شتێک بەلامەوە زۆر سەیرە، لە مێژووی دەستنووسە بە دەرەجەی یەکەم کە ژمارەی هەبێ لە سەرزەویە قورئانە، بە دەرەجەی دووهەم ڕیاض صالحین، بە دەرەجەی سێیەم دەلائل الخەیرات. لە سەردەمێکە کە مەختوطا بوو، یعنی چی ڕیاض صالحین لە 2 ملیۆن تێبەڕەکان و سەخی؟ بەڵێ تەسەور ماڵ نەبوو ڕیاض صالحینیتیانە بێ، ماڵ نەبوو دەلائل الخەیراتیتیانە بێ. ئیبن حەجەری عەسقەلانی فەرمێ کە چوون بۆ مەککە بۆ مەدینەی منەوەرە، لەگەڵ مصحەفە دەلائل الخەیرات دانرا بوو. بۆ دەرەکەوێ ئەمانە چووکە لەبەر خوا بووە، خلودێتیان وەرگرتۆ نووسینەکانیان. زۆربەی مەلاکان دوای نوێژی بەیانی قورئانیان خوێندووە و دوای قورئان دەلائل الخەیراتیان خوێندووە، سڵاواتیان هەبووە، مەوزوعی سڵاوا شتێک بۆ لە ڕۆژانەیانە هەبووە ئوستازیان. بەس ئەمە و بەرەکەتە ئێستا کە نییە،
دووری لەو بابەتە و ئوستازیان 100 دکتۆر بەقەدر دەدار نازانین تا نەگەیتەوە حاڵەتە ڕۆحیە ڕۆژێک نەیخوێنی ئەو ڕۆژە هەستەکەی کە شتێکت لێ خۆماوە ئەوە ئێمێسە دەرک بە شتەکان ناکەین لە تاریکیین لەو ڕووناکیە بێ بەشین هەست بە شتەکان ناکەین نامۆین غەریبین ئەو دەریا جوانەی کە دەریای درود دروستی ئەکا کە گەشتنە بە ئەزانی بەستامیەوە بزانم ئەڵێ دایکە ماوەیەکی زۆرە زۆر خەو بە پێغەمبەرەوە بن فاسەلەم ماوەیەکی زۆرە ڕۆژانە 2013 سڵاوات هەیە بەپێم خۆستم لە خەوما زووزێتە خەوم ئەڵێ ڕۆڵێکیان لای ئێمە پیاو بە پیاوە ژمار ناکرێ ئەگەر پێمە ساسم لە یەقەڤەیان نەبینێ سمە لەوانەیە بۆ تۆی باسی بەشێتم بزانم ئێمە مەنازیلی سائیرینمان هەیە ئەوانەی کە ئەگەن بەخوا لە مەرحەلەیە لە مەرحەلەکانە کە ئیتر کەست دەست ناکەوێت ڕێنمونیت کە ئەبێ ڕاستەوخۆ پێمە ساسم ڕێنمونیت کە چۆن ڕێنمونیتەکە بەسڵاوە بەر لێ خەوە ئەجا با لە بابەتەکە لانەیە مامۆستایانی کۆنی خۆمان بەمەوە تەمەسوکیانە بۆ بۆیە بەرەکەت لە کاتیانە هەبوو دەنا معقول نییە لە فترەیەکی کەما فریای ئەوە کەوتون زمانێکی کوردی جوانیان زانیوە ئەو هەموو دیوانە شعریانە زمانێکی جوانی فارسیان نووسیوە تۆ ئەگەر زمانەکە جوان نەزانی نازانی شعری پێ بنووسی ئەی بۆ دیوانی زانایانی کۆنمان بەشێکی دیوانەکەی فارسی نەبێ عەرەبی نەبێ تورکی نەبێ لە ئاستێکی زۆر بەرزە هەستەکەی ئەمە بەرەکەتێکی تەواو هەبووە لە ژیانیانە بەرەکەتەکەش بەو تەمەسوکەیانەوە هەبووە پاک بوون لەگەڵ ئەو عیلمەی خۆیان ئەزانم وەختێک دڵ نەسووتێت وەختی ڕۆح ئازار نەچێژێت وەختێ زیهن و ئەندێشە خەماوی نەبێت ئەوە هیچ نەڵی باشە چکە هەر وەختی هەستی بەم ئازارە قوڵانە نەکرد ناتوانی لە ئازاری خەڵک تێبگەیت وەختی مامۆسایەک و خواناسێک ئێمە لەم باس و خواسانەیە لەم بەرنامانەیە ئەوەندەی ئەمانەوێت حکمت و دیقەت و وردەکاری و ماهیەتی ئەو ئیش و کار و ئەو وەزیفە گەورەی کە ئەم مامۆسایانە بینیویانە یا ئەم بانخوازە یاخود ئەم زانا گەورەیە بینیوەتی ئەوەنەی ئەمانەوێت ئەمە بگەێنین نامانەوێت ژیانەکەی باس بکەین ئەمانەوێت بەڕاستی ئەو نەفەسە پاکە بگەێنین کە چی بۆتە هۆی ئەوەی کە ئەوەندە خەمخۆر بن چکە دڵێک چنگ ناکەوێت گوێویستی وتەکانە بێ ئەگەر تۆ لە وتارەکان تا لە مەواعیزەکان تا لە ناو میحرابەکە تا بەڕاستی دڵسوتا و نەبی بۆ ئیمان و ئیسلامەکەت کە هەستێ بە باڵی فریشتەکان نەکرد تێکەڵ بە نەفەسێ بووە ناتوانی بۆنی ڕاستگۆیی بکەیت ناتوانی ڕێگەی سەدیقین و سەدیقی ئەکبەر بگریتە بەر لەبەرەوە زۆر پێویستمان بەوەیە کە بەڕاستی خوێندنەوە و دەرس وەرگرتن و تێگەیشتن و حاڵی بوون لە ژیانی ئەم زانایانە بمانگەڕێتەوە بۆ قوڵایی و بۆ ماهیەت من لە ژیانی ئەم جۆرە مامۆسایانە و ئەم جۆرە زانایانەی ئومەتی ئیسلامیە فقهی معانات و ئەلەم و ئازارە بینم بۆچی ئەوەندە خۆیان هیلا کردووە ئەگەر دیقەت من لە ژیان نامەکەی ئەم مامۆسا مەلا عەبدوڵڵای چرۆسانیە کە بەس لەوە ئەکات کە نوێژی بەیانی کردووە ڕۆشتووە بۆ مزگەوت پێش نوێژی بەیانی 6 ساڵە لە نوێژی بەیانیەوە هەتاوکو بانگی مەغریب نەهاتوتەوە ماڵەوە ئیلا بۆ نان خواردن نەبێت نانێکی بەپەلی خواردووە گرنگترین شت لای ئەوە بووە کە مبەلیغ و زانا و ڕاستگۆکان دروست بکات کە فەقێ بوون و لە بەردەستیا بوون و بیان خاتە حوجرەی مزگەوتەکان و بیان خاتە میحرابی مزگەوتەکان و بڵاویان بکاتەوە بە کوردستانە ئەم فقهی معاناتە ئەبێ لە ئێمەشا هەبێت ئەم فقهی تێگەیشتن و ئازار چەشتنە لە پێناوی دینە ئەگەر وامان لێ نەکات کەسێ دەست ناکەوێت بەڕاستی گوێت لێ بگرێت ئەوەندە گوێت لێگرێ کەوا نەجاتی بێ لە خوتبەکە و نەجاتی بێ لە نوێژەکەی خۆی و نوێژەکەی خۆی تەواو بکات و بڕوات فەرزەکەی لە کۆڵ بێتەوە ئەنا وەکو گوێی دڵ وەکو سەمع وەکو بیستنی دڵ و دەروون بەڕاستی هیچی ئیسفادە لێ ناکات خەمی ئیمان و دین فێری ئەوەمانەکا کە هێزێکی قوڵمان ئااتێ کە زۆر دوور و درێژ ببینین و زۆر قوڵیش بچینە ناوەوە وەختی ئەمانەوێت مێشولە پێمانەوە نەیە ئەمانەوێت لە مێشولە ڕزگارمان بێت ئەبێ زۆنگاوەکان پڕکەینەوە چارەسەر ئالێرایە کە تۆ زۆنگاوەکان پڕکەیتەوە لەبەرەوە چەند زەڕورە بەڕاستی مبەلیغ و زانا و بانخوازەکانمان خەمخۆری قوڵ بن
خەمخۆرێک بن کە بەڕاستی لە معانات و لە ناڕەحەتیەکی قورسا بژین هەتا خەڵکی لە معانات دەرکەن لە ئازار و ئەشکەنجەیەکی قورسا بژین تاوەکو ئازارەکانی خەڵک لا ببن ئەویش بەوەیە کە بەڕاستی تۆ خۆت گوێنەیەتە ژیانی ئاسایی خۆت ژیانی ئاسایی خۆت چۆنە ڕۆبەڕێوە بڕوات بەڵام مهمە دینەکەت ئیمانەکەت عەقیدەکەت خەمی دینی خەڵک ببێتە خەمت بە سەلاح الدین ئەیوبی پێ نەکەنیوە لەبەرەوەی وتێتی هەتا قودس ڕزگار نەکەم ناتوانم پێ بکەم هەتا ئەو کارە زۆر گەوری ئەنجام نەیاوە نەیتوانیوە دڵخۆش بێت کەواتە دڵخۆشی ئێمەی موسڵمان لەکوێیە کاتێ کە خەڵکە بینین بەڕاستی پەرتەوازەیە تەفرەقە و جیاوازی موسڵمانانی پارچە پارچە کردووە ئەشکەنجە و ئازاری موسڵمان و تعزیرگانی موسڵمان لە جیهانی ئیسلامیە بەو جۆرەیە وەختێ بینین کە موسڵمانان ئەوەندە پەرتەوازن ئەو بێدینەکە ئەو کافرەکە ئەو لەسەر شتی اختلافی بچووک یەکتر قبول ناکە قبولکردن نەماوە لە کاتێک ئەمە خاوەنی شارستانیەتێک و حەزارەتێک و ڕۆحێتێکی زۆر قوڵ و پڕمانا و پڕجەوهر و پڕماهیەت بووین ئەی بۆچی وامان لێ هات لەبەرەوە زۆر پێویستمان بۆیە لەم وانە گرنگانە تێبگەین و فقهی معانات و ئەلەم و ئازار چەشتن قبول بکەین لە پێناوی ئەوەی عزت و سەربەرزی بۆ دین و ئیمانەکەمان بگێڕینەوە ئینشاءالله ئەم مزگەوتە زۆر نزیکە لە جەنابتەوە محەلەکە دوکانەکەت لە بەرامبەر بۆ مزگەوتەیە جەوی ئەم مزگەوتە لەگەڵ مزگەوتەکانی ترا جیاواز نییە بەتاکید جەوێکی خۆشە بەڵێ بەس ئێستا زۆر ناخۆشە ئەم بەڵێ بەتاکید زۆر کۆنە و دوای ئێستا کە داخرابوو بوونی ئەم ڤایرۆس وشتەوە بەتاکید زۆر ناخۆش بەتایبەتی بۆ ئەم بوزەرە چکە ئەرکێکی زۆریشی لەسرە لە بازاڕایە هەرکێکی زۆر زۆری لەسرە دەمێکە خانەقا کراوەتەوە دەمێکە هەیە خانەقای مەولانە خالی نەقشبەندی قەدیمە ئەم مزگەوتە مزگەوتێکی قەدیمی شاری سلێمانیە لە بیدایەتی ئاوادانکردنەوەی سلێمانی ئەم مزگەوتە هەیە ناوێ مزگەوتی خانەقای مەولانایە جەماعەتی پیرانی تەریقەت و مەجموعەی شێخان لێرا بن و چەند زانا و پیاوچاکی تیان کەوتووە و دەرسیان لێرە خوێندووە و خوا پایەداریانگا ئێستش بەردەوامە بەڵام حالیان ئێستا داخراوە بۆ ئەم کەرەنتینەوەشتەوە پەترەیەکی زۆرە داخراوە مزگەوتەکە تەکەی مەولانەخانی نەقشبەندی بووە و تەکێ و خانەقا هەبووە کاتی خۆی لە سلێمانیا ئەوەی مزگەوتی گەورە تەنکێ قادری بۆ ئێرەش نەقشبەندی بووە ئەمە خانەقا مەشهورە لە هەموو سلێمانیا بەڵێ خانەقا هەیە خانەقای مەحوی و خانەقای مەلا عەلی و ئەمانە سێ خانەقامانەیە ئەمە خانەقای مەولانە خالیە مەشهورە بە خانەقای مەولانە خالی ئەمە کە ئەو منارەکەیە ئەو منارەکەیە ئەوە چاخانە بوو لەوەڕۆ وەسایە دروستەکە خەڵکی لەجەم بوو ئەچووە سەری سەر ئەم منای کرد ئێمە وردە بووین و تەماشامان کرد وەڵام مناڵە وەرزەکان بوو ئیتر خانەقا بەڕاستی جێگەیەکی دڵگیرە خانەقا زۆر خۆشە زۆر بەنامێشە زۆر دڵگیریشە ئەوە جارێ ئەم کوڕانەوەرانە لێشاندینەوە نەجمعا بۆ کرێ نەجەماعەت بۆ کرێ ئەوەی کە من بیسیمەتم لێرە هەر مەسوولە بە خانەقای مەولانە خالی ئەمە ماوەیەک مەکتەبی حوجرەیەکی بوو حوجرە تەلەبەیان فێری قورئانە کرد ئیتر دوایەوە ئەو مەلا عومەر هاتووە و مەلا ئەحمەد هاتووە مەلا عەلیەکی کە هاتووە بەخۆ مەلا عەلی زۆر بەنەبوو لێران ئیتر من لەم ناوا بوو من دایمە لەم ناوە ئەوانە بیسووە بەس بەخۆ مەلا قەدیمەکان نانەسم کە ئەم مزگەوتە کراوەتەوە مەولانە خالیدی نەقشبەندی هاتووەتە مزگەوتەکە ناوەکەژە لەو کاتەوە بە ناوی ئەوە نامراوە مامۆستا مەلا محەممەدی حاجی قادر خوا لێی خۆش بێتە فەرمێ باش لە یادما ئەو کاتەی جنابی مامۆستا چرۆسانی سیارەی لێیە من لە خزمەتیا دانیشت بووم مامۆستا مەلا عەبدوڕەحمانی کۆڵ تەشریفی هێنا بۆ زیارەتی مامۆستا چرۆسانی پێی وت ئەوە مەلا عەبدوڕەحمان بۆچی نامەی شەرعیت بۆ ڕەوانە ئەکەم وەڵام نادەیتەوە ئەویشتی قوربان هەتا جەنابت لە ژیانە مابی من شتیوا ناکەم و وەڵامی پرسیاری شەرعی هیچ کەسێ نادەمەوە مامۆستا چرۆسانیش وتی ئاخر من پێتەڵێم مامۆستا مەلا عەبدوڕەحمانیش وتی قوربان مستەحیلە هەتا تۆ لە ژیانە مابی وەڵامی هیچ کەس نادەمەوە و ئەو کارە ناگرمە ئەستۆ هەروەها دەڵێت مامۆستا شێخ محەممەدی خاڵ ویستی سەکۆکەی بەرژووری مزگەوت ئەو بەشەی کە نیوەڕوان و عەسران نوێژی جەماعەتی لێ دەکرا بیر ڕوخێنێ و بیکا بە حەوشە بۆ مزگەوت ئیتر مامۆستای چرۆسانی تووڕە بوو وتی چۆن دڵت دێ ئەو بەرهەیوانە بڕوخێنی و بیکەیتە حەوشە ئەوە ئەو شوێنەیە کە مەولەنا خالید و شێخ عوسمانی تەوێڵە و شێخ عومەری ضیاءالدین و شێخ نەجبەدین و شێخی عەلاءالدین و شێخ عوسمان سیراجەدینی دووهەم نوێژیان لێ کردووە و لێی دانیشتون و زیکر و ئەورادیان لێ خوێندووە
ئیتر مامۆستای خاڵیش بە قسەکەی مامۆستا چرۆسانی قایل بوو وازی لێ هێنا و نەیڕووخاند. ئەزانی مام سەمەد عەبدوڵای شروستانی کە تعزیە بۆ دانێت چکە لە ئاخری ئاتەکە ئەگاتە حاڵەتێک لە خوایە من خۆم یاوە بە تۆ بێ تۆش بۆ من بی وەکو تەحەدایەک لەو ئەقسەم عەلە اللهی لە ئەبەرەوە گاتەوە ئاستە ئەبێ لە ڕووی نازەوە نابێ دوعا بکە ئەزانی زانایان پێیان عیبە بڵێن یا ئەڵڵا چکە دوورە ئەبڵێ ئەڵڵا یاکە دووری ئەخاتەوە چکە هەست بە غەریبی ئەکا ئەگاتە ئاستێک جا بێنەوە سەر بابەتەکەی خۆمان مام سەمەد عەبدوڵای شروستانی لەگەڵ ئەوەیە کە یەکلا بۆ تۆ بۆ ئەم عیلمە کە ئەڵێ مام سەمەد عەبدوڵای شروستانی نمونەی زانایان ئەڵێم هەمویان ئاوا بوون لەو ئاستەیە و کاتە ئەمە نامەکانە کە ئاگای لە دەوروبەر هەبووە ئەمە نامە شێخ عوسمانی سەراجەدینە سێ و جوانی ئەو نامەیە چەند ئەدەبێک لە نێوانیانە هەبووە چ نامە گۆڕینەوەیەکی جوان یعنی باوەڕکە کە خوێنیتەوە ئەمە چ ڕۆحیەتێکی پاک بووە لە نێوانیانە کە ئێستا ونە جاری وای ئیشی بە کابرایە ڕقەمەکەی خەزنەکە قسە و گفتوگوی گەرمە دوای ئیشی پێی نامێنێ وەڵا ئەوە مۆبایلەکەم گۆڕی ئیشم پێ داوای لێ بردنەکە مۆبایلەکەم گۆڕی ڕقەمەکەم نەما ئەم پۆزیشە نامعقولانە چی هێنینەوە بۆ یەکتری ئیشی پێ وەکو ڕقەم سێری یەکتریەکەین ڕقەمەکە جوان بووە ئەمە ڕقەمەکە ئیشم پێ بوویش ینی پێویستمان بەوەی بگەڕێنەوە ئەو دۆخە کە بەڕاستی زۆر ڕاستکۆ بوون لەگەڵ یەکتریا وە سین و سادیان نەخوێنێت تۆ چی مەزەبێک و چ ئایدیایەکی هەیە ئەمە نامەکانە نازانم کوێ ئەم نامانە بۆ باسکەم جوانی دەسوخەتەکانە بۆ باسکەم شعرە نەستەقەکانی بۆ باسکەم بە سێ زمانەکە باسکەم و ئەو مناقەشە گفتوگویانە ئەمە یەکێک لەو نامانە نامەی بەشم خۆیان بەرنامەیە ببینێ دکتۆر مستەفا پێنجوێنی کە زۆر تامەزرۆم بچمە خزمەتی بە بۆنێم کڕۆناوێ ناتوانم ئەمە نامەیەکی دەگمەنی خۆیەتی مامۆسا کە لە مووسڵا توحفەی وتوەتەوە توحفە دەبەرگە بۆ مطالعەش ناشێ ئێستا کاتمان نییە لێ بە تەدریز وتوێتیەوە و تعلیقی هەبووە لەسەر کۆمەڵێک ملاحەزات هەبووە لەسەر توحفە لێەوە نامە ئەنەرە بە مامۆستا مەلا عەبدوڵای شروستانی مامۆستاگیان من ملاحەزەم لەسەر ئەم حاشیانەی شیروانی و قاسمی عودبادی هەیە ڕەئی تۆ چییە مامۆستا مەلا عەبدوڵا جوابەکەی بۆ ئەنێرێتەوە ئەڵێ جوابەکانتم بەدڵە بەڵام ئێگەر بەم شێوازە بێت چۆنە ڕەئی تۆ مامۆستا مەلا عەبدوڵا معجبی تعلیقاتەکانی ئەوێ من تەلەبە بووم لە دهۆک مامۆستا شێخ فاتح ئەوانەی کە گویان لە دەنگمە زۆرێک تەلەبە بوون لە کولێ شەرعی دۆک دکتۆر مستەفایەکمان هەبوو ئەوێ کێ دکتۆر مستەفا ئەناسی پرسیاری لەکردن وتمان وەڵا ئەوە مامۆستایەک بوو ئێستا مفتیە لە قەتەر من باسی ساڵەکانی 1970 و 2000 بۆکەم ئەوێ عەبقەریەک بوو هاتبووە مووسڵ لە کولەی بە ئێمەی ئەوت لە هەر بابەتێکی علومە ئیسلامیەکانە پرسیارم لێ بکەن ئیرتیجالی جوابەکەی نەزانین دوو دەرەجدانە ئێمە ژون کوونەقەی دەگەڕین کە پرسیارمان لێکەوی و کتێبەکەی کردوتەوە کوالیتی مامۆستای زانکۆ کوایە سەوایە بۆیە تەلەبە تاقەتی خوێندی نەماوە ڕەغبەت نەماوە بۆ شتەکان ئەمە نامەکانی مامۆستا مستەفای پێنجوێنیە لەم کەناڵی ئێوە بەشتمەوە خۆیان ببینێ خۆی گۆرە یارمەتی دەرمێ بچمە خزمەتی و ئەم نامانەی پیشان بەم خۆی بیخوێنێتەوە بۆ یادگاری ئەو کاتانەی ساڵەکانی شەستی مووسڵی پیشان بەمەوە کاک شێفاتەکیان نامەی مەدینەی منەوەرەی تایە بە 1000 حاڵ گەشتۆتە ئێرە ئەم نامەی هینە زانکۆی زەیتونیە لە تونس داوا ئەکەن کۆمەڵە تەلەبەمان بۆ هاتوون زۆر زیرەکن بەس پێمان خۆش نییە کەسەر ئاوای ئەرتجالی وەریانگرین و ئەڵێن لە کوردستانی مەلەتەکی خالیدی خوێندومانە مزگەوتی خانەقا ناوبانگتانمان بیستووە پشگیریم تەلەبانە ئەکەن کە تەلەبە بوون ئەمان ژەڵێن بەڵێت ئەمە بەم نامەیە ئەمە تەلەبەی ئێمە بوون بۆ تونس بەڵێ ئەمە نامەی ئێمن و ئەمە شەهادەکەیانە شەهادەکەی کە بۆم باس کردی ئەم دەست و خەتانە ئێستاش نامەکان بە کۆمپیوتەر تایپەکرێ بەڵام ئەرزشیان چییە و ئەمەش دەسوخەتە و ئەرزش ئەوە مزگەوتی خانەقا بووە کوالیتی خوێندری لە زانکۆی زەیتونەوە معجبی خۆی دەرببڕێت دەستنووسێکە بوو تحقیقم کرد سپاس بخوایەسە لە ژێر چاپایە لە تورکیا دەستنووسەکە هی زانایەکە فترەیەکی زۆر وامەزانی هی قەڵخانیەکانە چوون بۆ کەلار چوون بۆ کرماشان هاواری بووە خەڵخانی بووە طبعا لە مەجموعە ئیمامی نەوەوی استشهادی پێ ئەکا لە حاشەکانی شاهاتووە فترەیەکی زۆر وامزانی یەک قەڵخانیەکانە دوایی بۆم دەرکەوەم غەڵەتە من تێگەشتوم قەلهانیە ئەمە لە چیوە دەسم کەوت لە ڕێی ئەم نامانەوە کە داغستانی زۆر لە وڵاتی خۆمانە هاتوون خوێندویانە لای مامۆساکان ئەمە یەکێک لەو نامانە کە نووسێتی ئەخوکم الحەقیر
عەبدولقادر داغستانی ئەلاڵێتەوە لە مامۆستا مەلا عەباس ڕوستانی ئەڵێت ئەو خوا دوعای خێرم بۆ بکە إلى الحبرين المسعودين العالمين الفاضلين الإمام الهمام بەم شێوازە باسی مامۆستاکەیەکە لە ڕێی فەیسبوک ئەم داغستانیانم دۆزیەوە 11 نوسخەی ئەو دەستنووسەم دەستکەوت کە هاتووە لای عەبدولکەریمی داغستانی خوێندوویەتی دوایی چووە بۆ مەدینە لای شێخ سولەیمانی کوردی بۆ ماوەی نیو سەدە مفتی هەموو مەککە کوردووە تا هاتنی محەممەدی کوڕ عەبدولوەهاب ئەو مفتی ساداتی مەککە بۆ محەممەد سولەیمانی کوردی و حتا نەوەدەکانیش ئەوەی بەرزنجی بووە یەقامەیان هەیە لە سعودیە ئەوەنە بەرزنجەکان لە ئاستێکی بەرزا بوون تەنانەت سوڵتانی عوسمانی داوا لە علەمایانی حجازەکە داواکاریەکەتان چییە هیچ کامیان لە ڕویان نایە هیچ داواکاریە بکەن چووکە بەرزنجەکان لەوێن لە ڕێی شێخی بەرزنجەکەەوە داواکەن ئەڵێ بەناوی ئەمەوە داواکاری بکە دوو داواکاریەکە یەکێک لەوانە داوای مەطبعەیەکەکە بۆ مەدینە لەو سەردەمەیە داوای مەطبعەکە ئەمە عەقڵەتی لەو 149 ساڵ پێش ئێستا بیر لە دروستکردنی مەطبعەیە بکەیتەوە بۆ مەدینەی منەوەرە مامۆستا ئەگەر لە یادت بێت لەو کاتەیە کۆمەڵێ مەلای گەورەی چاک لە سلێمانیا هەبووە کە هاتوچۆ عەلاقاتی هەمتر محەبەت و هەمتر زانستی لە بینی ئەو مامۆستانە هەبوو مامۆستا مەلا عەبدوڵای مامۆستا مەلا ڕەحیمی پەرخی و کۆمەڵی مامۆستای تر ڕەنگە لە سلێمانیا ئەگەر جەنابە بیر بێت کێ لەو مامۆستایانە لە شاری سلێمانیا هاتوچۆیان هەبوو لەگەڵ جەنابی باوکدا هاتوچۆی محەبەت و خۆشەویستی و ئولفەت و هەمویان هاتنوکو بە جەنابتم بەداس ئەی مەحوی بوو مەلا ڕەحیمی پەرخی بوو هەرجار لەگەڵ مەلا ڕەحیمی پەرخیە مەلا ڕەحیمی پەرخی و قازی و باوکم لیژنەی دامەزرانن بوون یان یەکێک امتحانیان کردایە بۆ مەلایەتی لیژنەکە ئەوان بوون ئەم سێ کەسە بوون دوای ئەوەش ناوکو ئەرزی جەنابتم کردتر ئەوانی کە زۆربەی زۆریان هەر فەقی باوکم بوون مەسەڵەن مەلا حەسەنی گردەزبێری بوو مەلا مەحموودی مەلا مەحموود نازانم مەلا دەقەبەکەی نازانم بخۆنایەتیە زۆربەی مەلا عەبدوڕەحمانی کۆڵ بوو ئەمانە هەموو فەقی باوکم دەرزان تا ئەو بوو حتا مەلا عەبدوڕەحمان مەلا ڕەحمانی کۆڵ مەشهورە مەلا عەبدوڕەحمان پرسێکی کە بۆ بەهاتایە ڕەوانی لای باوکم یەکرد مامۆستا مەلا حەمەمینی هۆمەرمەنان عەلاقەی هەبوو لەگەڵ جەنابی باوکتا یا هەر هاو سەردەم بوون یا دواتر بووە وەکو بزانیت ئەگەر وەڵڵاهی هەموویان عەلاقەیان لەگەڵ باوکم هەبوو ئەوەی کە سەردەمی خۆی بۆ هەمووی عەلاقەی باشیان هەبوو ئیتر خەتیب بوو خوا لێی خۆش بێ خەتیب هاتن بۆ لای باوکم بەردەوام بۆ مزگەوتە هات ئەچوون دوایش کە باوکم لە مزگەوتە لە ماڵەوە بوو هەر سەردانیان نەکردو هاتن بۆ لای حتا شێخ عوسمانی دووڕۆ هات بە نەخۆشی هات بۆ لای باوکم سەردانیا کردو بەسەریان نەکردەوە تەبعەن ئەمانە کە دانیشتنی ئەو مەلایانە بەتەئکید هەموو بریتی و لە قسە و گفتوگۆکردن لەسەر بابەتە دینیەکان و بابەتە حتا ڕەنگە کۆمەڵایەتیەکان و مەسایلی کۆمەڵایەتیش زۆرجار کێشەی کۆمەڵایەتی هەر ئەم مزگەوتەکانی ئێمە بەڕاستی تەنها ئەرکی دەرزوتنەوەیان نابینی زۆر کێشەی کۆمەڵایەتیان چارەسەر کردووە زۆر جار کێشەی کۆمەڵایەتی ڕوویە و پەنایان بردوتە بەر مامۆستا و بۆیان چارەسەر کردن لەو ئەو مزگەوتانێکەوە معنی بوون و مەبەست بوون هەندێک مناسبە هەبوو مامۆستا لەو زیاتر و کاتە ئیحتیمامی زۆر پێدراوەکو معراج نامە و مۆل و نامە و هیچ بیرە لەو کاتانەیە کە مزگەوتەکان مۆل و نامەی تیاکرا کەش و هەوای ئەو مزگەوتە و ئەو بانکردنی خەڵکو و ئەو ئاهەنگانە چۆن بوو وەڵڵاهی من زیاتر کە فەقێ ئیجازەی علمی وەرەگرت هەنێکی خۆشی جێڕایتر فەقەکان هەموو هاتن کۆبوونەوە تر شیری هندی ئەو شیرینی ئەو سال ڕەحەتە القوم و نازانم چی بوو لەو بابەتانە و ئەنجا ئیتر ئەو مامۆستایی کە ئیجازەکەی بە ئیجازەکە ئەخوێنرایەوە و ئیجازەکەش بەتەفسیل لە من لامە نوسخەی ئیجازەکە نوسخەی ئیجازەی شێخ عومەری قەرەداغیم لایە کە یاوێتی بە باوکم جەنابی باوک یعنی لە دەرزی لای شێخ عومەری قەرەداغی خوێندووە وەکو بەهەرزی جەنابتم کرد لە ڕیاضیاتی لا خوێنەوە وتی هەر حەزیشم کرد ئیجازەیەکی بۆ تەبەڕوک بۆ پیرۆزی لێ وەرگرتم و هەردوای شێخ عومەریش باوکم مەسافەیەک فەراقێکەیە نازانم چییە دوای ئەو باوکم ئەبێ بە جەنشینیانە لە مزگەوتی خانەقادا باوکم زۆر ینی زۆر شتیش زۆر نمونەی ئەهێنایەوە نمونەی وەکو قسەسی وعزی پێوترە مەسەڵەن بۆ نمونە باسی سلێمانیە کردی سلێمانی پیاوانی تیا بۆ نمونە
کابراایەکە تۆ بۆ لای بازرگانێکی سلێمانی دوکانارێکی بازرگانێکی سلێمانی توێتی مامە حاجی من پارەم لاتە پارەم لاتە ئەوش تۆزێ ئاوا چۆنە لە سەری داناوانە بیری لێ کردو و توێتی وایە ڕاستە فەرموویت 10,000 نەزانم چەند ئی ئەو ساپارە چەندە بۆ نازانم زۆر وتی کوڕەکەی وتێتی باوکە تۆ هەر پارەی تۆ لای خەڵکە کوڕەکەی لەوێ بۆ دوکانەکە هەر تۆ پارە لای خەڵکە کێ پارەی لای تۆ وتێتی نا کوڕم تۆ نازانی ئەم پیاوە پارەی لای منە و بڕۆ بۆی بێنە پارەکەی یاوەتی وتی دوای چەند ساڵێک پیاوەکە هاتبوو بۆ لای ئەم بازرگانە پیاوە دەوڵەمەی شار پێت و مام حاجی ئەم ناسیتەوە وتبووینە وەڵا نازانم پێ جەنابەت ئەمە حقەتیشە بەڕاستی وتی پێوت من ئەو کەسم کە فڵان ساڵ فڵان ڕۆژ هاتمە خزمەت جەناب پێم وتم من قەرزم لای تۆیە ئەوەنەم پارە لاتە تۆ بەبێ پرسیارکردن و بە پێ هیچ شتێک پارەکەی هێنایە لام پارەکە دامی و تا کوڕەکە معارێزیش بوو تۆ هەر گوێ نایەوتە ڕازەکە پارەی لامە بە بێرە ئەو پارەی بۆ بێنە وتی سە پارەکەم بۆ هێنایتەوە ماڵە ئاوێ من زەرێکی زۆرم کرده بوو لە کەسابەتە لە ئێرانەوە هات بوو زەرێکی زۆرم کرده بوو پێشم عیب بوو داوا چکن زۆر دەوڵەمەند بووم بۆ پێم عیب بۆ قەرز داوا لە کەسکەم هاتووم بۆ شێوازە ئەو پارەیم پیا کردەوە چون کەسابەتم کردەوە زۆر دەوڵەمەند بوومەتەوە پارەکەم بۆ هێناویتەوە ماڵە ئاوا بێت و هیزەیە ڕۆنیشم بۆ هێناویت بە دیاری تو هیزە ڕۆنەکە پارەکەم بەرەو حەق خۆمە بەڵام هیزە ڕۆنەکە بەرەو بخۆ یان ئەبێ پارەکەی وەرگریت چکن بۆ خۆ ئەمەم کردو بە تۆ لەبەر ئەوە نەبکردو کە تۆ هیزە ڕۆنم لای کوڕەکەی نەیوتوە لای کوڕەکەی نەیوتوە نە ئەروتێتی ڕازەکاتەوە ئەو ساش ئەدەب هەبوو ئایا تو خوا دەخواسیانی لەگەڵ ڕێزما بۆ ئێستا ئەو شێوازی پەروەردەکردنی ئەوسا زیاتر پەیوەندی بینی خێزان پتەوتر بووە احترام و ڕێز زیاتر ڕۆشتنی مەحوی بۆ سەفەری حەج و پاشان بینینی سوڵتان عەبدولحەمیدی عوسمانی مەحوی دوای کۆچی دوایی باوکی نزیکەی بە 15 ساڵێ دوای ئەو مردنەی باوکی لە ساڵی 1970 زاینیا بۆ حەج ڕۆشتووە پاشانیش دوای فەرزی حەجکردن بە ڕێگەی ئەستەمبوڵا بۆ سلێمانی گەڕاوەتەوە کە ئەو سەعادەتوە بۆ کوردەکان بەو شێوەیە لە سعودیەوە گەڕاونەتەوە تورکیا بە هەر حاڵ مەحوی لەو ماوەی مانەوەی لە ئەستەمبوڵا و بینینی زۆر لە کوردەناسیاوە ئاوارەکانی دۆست و ئەحبابی ڕۆژێکیان بەڕێکەوت ڕێکەوێتە لای شەقام و خانوبەرەیەکی جەنجاڵ زۆر پڕ و قەرباڵغە و لە تەلارێکی بەرز و بڵندەوە خەڵکێکی زۆر بۆیەچن و لێی دێنە دەرەوە تەلارە گەورەکە سەرنجی مەحوی بۆ لای خۆی ڕاکێشێ و ئەویش کاتێ دیقە دەگرێ کە ئەم تەلارە دەنگی مۆسیقا و ئەو شتانەی لێت ئەوجا ئەپرسێ ئەمە چییە؟ یەکێ دێت و یەکی ئەڕوا ناشی ئێرە کەنیسە یا کڵێسای گاور و جوولەکەکان بێت و بە ئاوازی مۆسیقا خەڵکی بانکەن بۆ نوێژ و عیبادەت ئاکام یەکێک لە یاوەرەکانی پێڵێ قوربان ئەمە جێگەی شوێنووی سەما و ئەو شتانەیە مەرقەسی لای خۆمانی پێڵێن و لێرە بە تیاترۆخانە ناوەبرێ بۆ وەخت بەسەربردن گەنجان و هەندێ لەوانەی کە ڕووی دینیان نییە ڕووەکەنە ئێرە لەم شوێنەیە ڕابێرن مەحوی شعرێک لەسەر ئەم تیاترۆخانە باسەکات و ئەم بەراوردە جوانە ئەکات و دەفەرمێ دنیا تیاترۆیە مەوەستە تیا بڕۆ کێمایەوە تیا کە نەبوو بێتڕۆ دنیایە کە دوو ڕۆژە نەوازش بکاسێ هەم ڕۆژی گودازشە ئەمە تەدا کیسێ بەڕۆ ڕووترش و ڕووخۆشە لە ڕوویەکە لە یەک دەما قەهری درۆیە مهری درۆ هەردوو هەر درۆ پشتی کەدا بە پشتەوە بۆ پشتشکاندنە ئەمڕۆ خودا شکورتە سبەینێ برا لە ڕۆ پیری نەمامی باغی جوانیمی کردە پوش تازەم درەختی توولی ئەمەل دەردەکاچرۆ گردن کەچی چڵێکە سەرفرازیە گوڵی بڕوانە چاوەکەم کە لە سەرچاوە جێی برۆ مەحوی بەموتواوە کە لە مردن ببێ نەجات ڕویاندنت لە پێشە لە پێشە وەرە بڕۆ ڕۆژی پێنجشەممەکەی مەحوی شاعر مەحوی زانا و خواناس و عالم لەگەڵ یاوەرەکەی ئەوە بوو تیاترۆخانیان بینی کە نێزانی ئەو شوێنە کوێ بەڵام بزانین ڕۆژی جومعە چییە کات طبعا ڕۆژی جومعە
ئەچێتە مزگەوتی ئەیا سۆفیا مزگەوتی هەرە گەورەی ئەستەمبول ئەو ئەیا سۆفیایی کە چەند ڕۆژ لەمە پێشکرایەوە و جارێکتر گەڕایەوە بۆ مزگەوت ئەو کاتە سڵتان عەبدولحەمید و وەزیرەکان و دەسەڵاتداران و گەورەکانی دەوڵەتی عوسمانی لەناو ئەیا سۆفیا جومعیانە کرد ئەویش حەزی کرد بچێتە ناو ئەو مزگەوتە لەوێ جومعە بکات کە ڕۆژ زۆر قەرەباڵغ بوو قەرەباڵغەکە بە جۆرێ بوو لە دوای دواوە تا جێیەکی دەستکەوت کە نوێژەکەی بکات کاتێک کە خەتیب چووە سەر خوتبە حاڵەتێکی بەسەرا هات ئایا نەخۆش بووە یا نەخۆشی دڵی هەبووە داوای عوزر و لێبوردنی کردکەوە ناتوانم وتارەکەتان بۆ بدەن با کەسێک لەم هەموو عالمی کە لێرە دانیشتو دیارە عالم و علەما و مفتی زۆر لە خوتبەکەیە دانیشتون یەکێکتان هەڵسێت و وتارەکە بدات کەسێک جورئەتی نەکرد کە هەڵسێ وتاری جومعە بخوێنێتەوە چکە سڵتان عەبدولحەمیدی لێ کە سڵتانی هەموو دەوڵەتی عوسمانیە یا خلافەتی گەورەی عوسمانیە و هەروەها کەسێک لەو هەموو مفتی و زانایانە کەس هەڵنەسا هەتا ئەو بچەند بارە کرایەوە تاوەکو مەحوی لە دوای دواوە بەنجلی کوردیەوە هەڵسا و ڕۆشتە پێشەوە و چۆ سەر مینبەرەکە و بسم الله الرحمن الرحیم بێ ئەوەی هیچی ئامادە کردێ بێ ئەوەی کەس پێی وتبێت یەکسەر خۆی چوو دەستی کرد بە خوتبەی جومعە بە زمانێکی تورکی ئەستەمبوڵی زۆر فەسیح و جوان وتارێکی ئەوەنە بەهێزی پێشکەش کرد کە ئەگەڕنەوە ئەڵێن لەو کاتەیە زۆربەی زۆری دەستیان کرد بە گریان سڵتان عەبدولحەمید و زاناکانی دەوڵەتی عوسمانی و ئەو کاتەی ئەستەمبوڵ زۆر سەرسامە بن ئەم پیاوە کێیە ئەم زانایە کێیە ئێمە نایناسین لە ئەستەمبوڵان نەمان بینیوە دیارەکە لە حەج هاتۆتەوە لەوێ لایە و ئەوە ڕۆژی دووهەمێتی کە ڕۆژی جومعەیە لەوێ جومعاکات لەبەرەوە سڵتان عەبدولحەمید داوا کات ئەڵێ ئەم زانایە کە ئەم خوتبەی بۆ خوێندینەوە زۆر زەڕورە من بیبینم بان یەکەن بۆ سەڵتەنەت و بۆ قەسر کە لەوێ لە کۆشکە سڵتان عەبدولحەمید ببینێت دەوری ئێوارە ئەیبینێت کاتێک کە ئەیبینێت سڵتان عەبدولحەمید دەڵێت تۆ کیت چ زانایەکیت تۆ کێ بووی ئەم خوتبەیەتدا چکە زۆر سەرسامە بن بە تورکیا زۆر فەسیح و بەتواناکەی بەو تارە زۆر بە قووەت و سەرنجڕاکێشەکەی بەو بەلاغەت و فەساحەتی کە هەیبووە مەحویش ئەڵێ من کوردێکی سنی شافعی مەزهبم کە لە حەجەوە هاتوومەتەوە وەکو هەموو خەڵکە لە حیجازیەتەوە لێرەوە ئەڕاتەوە ئەچێتەوە بۆ کوردستان یاخود بۆ عێراق خەڵکی سلێمانیم کە ئەڵێ خەڵکی سلێمانی سڵتان عەبدولحەمید ناوبانگی مەحوی بیستووە ئەڵێ تۆ مەحویت ئەڵێ بەڵێ مەحویم ئێتر زۆر بەدڵیە بێت و زۆر پێی خۆشە بێت و سڵتان داوای لێکە ئەڵێ جەنابی مەحوی ئەفەندی ئەگەر ئەتەوێت ئەتکەم بە وتاربێژی ئەم مزگەوتە گەورەی ئەیا سۆفیا مزگەوتی گەورەی ئەستەمبوڵ ئەگەر ئەوەش ناوێ ئەتکەم بە قازی ئەستەمبوڵ یعنی ئەمر و فەرمانێکی گەورەت بۆ دەرەکەم کە لە ئەستەمبوڵا پلە مەقامێکی زۆر گەورەت هەبێت بەس بمێنرەوە لامان و مەڕۆرەوە بۆ کوردستان بەڵام مەحوی ڕازی نابێبەوە ئەڵێ قوربان من خانەقایەکم جێ هێڵاوەکە مزگەوتی شێخ مەلا عوسمانی باڵخیکە باوکی بووە کە بەجێم هێڵاوە و ئەو مزگەوتە کەسی لێ نییە و هەروەها فەقێ و حوجرێ و خانەقایەکی گەورەی تایە هاتو جۆکەرێکی زۆرمان هەیە فەقێم زۆرە لەبەرەوە ناتوانم واز لەو مزگەوتە بێنم و ئەبێ بگەڕێمەوە بۆ کوردستان بەڵام چەند داواکاری یەکەم هەیە داواکاری یەکەم ئەوەیە ئەی سوڵتان خەڵک زۆر ڕووەکاتەوە هەتا تەحقیق و لێکۆڵینەوەی تەواو نەکەی لەو خەڵکەی کەوا شکاتێکیان هەیە لە کەسێک لە دەسەڵاتێک لە حاکمێک لە حکم دراوێک هەتا بە تەواوی دڵنیان نەبیت حکم دەرمەکە چکە ئەم شوێنی عەدالەتە تۆی تیای زۆری پێخۆشە بێتەوە ئامۆژگاریان هەیەکات خاڵی دووهەمی ئەوە بێت ئەڵێ ئەی چیت داوایە بۆ خۆت بۆ خانەقاکەت بۆ فەقێکانت ئەویش ئەڵێ خانەقا و مزگەوتەکەمان زۆر پەڕپوتە لەبەرەوە بۆمان تازە بکەیتەوە زۆر وەزعی مزگەوتەکەمان خراپە ئەویش قەرارەیاڵێ بەسەر هەردوو چاوم حتا ئەڵێ دەسە خاتە سەر هەردوو چاوی دەسە خاتە سەرسەری و هەروەها معاشیش بۆ هەموو کارمەندەکانی ئەو مزگەوتوانی خزمەتی مزگەوتەکەکەن ئەبڕێتەوە و هەروەها داوای ئەوە کە ئەڵێ کتێبمان کەمە ئەگەر بکرێ کۆمەڵێک کتێب بۆ فەقێکانمان زۆر زەڕوورین پێی وەختێک مەحویە گەڕێتەوە بۆ کوردستان کە سەیرەکە مزگەوتەکەی تێک دراوە پێشەوەی ئەو بگاتەوە کوردستان بەرقیە گەیشتو و مزگەوتەکەیان تێکداوە و دەوڵەتی عوسمانی سەر لە نوێ مزگەوتەکەی دروست کردوەوە بە ناوی خانەقای مزگەوتی مەحوی کە ئێستا هەیە
و هەروەها حجرەی بۆ زیاد کراوە شوێنی زیاتر بۆ زیاد کراوە و هەروەها بارێک کتێب دانراوە کە ئەو کتێبانش بۆ فەقەکان ئامادەکراوە ئەو مزگەوتە ئاوادانەکرێتەوە. بۆچی لێرە باسی مەحویمان کرد؟ بەڕاستی مەحویش هاودەمی سەردەمی باوکی مامۆستا مەلا عەبدوڵڵای چرۆسانیە، چونکە لەگەڵ مامۆستا مەلا عەبدوڕەحیمی چرۆسانی کە باوکی مامۆستا مەلا عەبدوڵڵایە بەیەکەوە فەقێ بوون و مستەعید بوون و هاوتەمەن و ڕەفیقی یەکتر بوون و بەڕاستی ئەمانە کۆمەڵە زانایەک بوون. بۆیە جیلی دوای ئەوان و دوای ئەوانیش زانای زۆر زۆر گەورەیان هەڵخست لە کوردستانە کە نمونەی زۆر زۆر جوان و بە خزمەت و بە ئەمەک و زانای ڕەبانی قیامەتی گەورەیان پێگەیاند. خوای گەورە لە هەمویان خۆش بێت. مامۆستا مەلا عەبدوڵڵا تا بڵی زانا و خاوەن هەستێکی قۆڵ و ناسک و فەنتازی بووە و لێکدانەوەی لەسەر شیعری شاعرانی کلاسیکی دەکرد و بە تایبەت لە شیعرەکانی نالی و مەحوی و سێ ئەحمەی نەقیب مەگەر هەر لە خۆی بۆشایەتەوە هەر خۆی بیزانایە چ تام و چێژێکی ئەدەبی گەورە لەم شیعرانەیە هەیە و زۆر جارانیش ئەم شیعرەی مەحوی ڕاوا کرد کە مەحوی دەفەرمێ عەجیبم دێ لە عەقڵی ئەو کەسەی وا تێدەگا مەردا کەچی وەک خان و خانم دائیمەن دڵخۆش و بێگەردا بە پیری مەرگەوە فرسەخ بە فرسەخ ڕۆیین مەردان ئەوەی باکی لە مردن بێ دیارە بەڵح و نامەردا لەبەر قاپی مەحەبەت ئەو خودا پێداوەیە ڕووسور حەزینە دیدە بڕەسرینە دڵخوێنینە ڕوو زەردا لە ئەحبابی قەدیمی بەزمی ئولفەت ماوەتن دووتەن یەکێ پەروانە هەم دەردا یەکێ بولبول کە هەم فەردا برالە ئەم هەموو ئۆباڵە بێ بەو گەردنە حەیفە بنیشێ بەم حەددا ئەم گەردە لەو مینایی بێگەردا لە کۆتاییە فەرمێ لە باغی سێ و بەیدا باسی ڕوخسار و چەنەی کەی بوو خەجاڵمە سێ و بەیترسا کەوە ئەو سوورە ئەم زەردا ئەگەرچی من گەدام ئەو شا لە عورفی عشقا مەحوی بەسە نیسبەت لە بەینا من سیابەخت ئەو سیاچەردا. هەروەها ئەوە تا شاعر لە ژیانێکی غەریبی و نامۆییە و دوور لە کەس و کار و شارەکەی بەهۆی بردومانکردنی شاری سلەیمانیەوە لە ساڵی 1926 زاینیا کە ئەم شیعرە جوان و نایاب و ناسکەی پڕ هەست و سۆز و دەرونەی خۆی وتووە کە دەفەرمێ مەکەن لۆمەی دڵم مەحزون و ماتە لە وێنەی چاومی گرت ئەم خەڵاتە غەریب و دەربەدەر لەم حجرە کەوتوم خدا ڕازیم هەموو دەم بەم بەراتە. ئەم شاعرە سەربازە نەناسراوە دوای ئەوەی تووشیە و کارەساتە مەرگەساتەی بەرکەوتنی سەیارەی بەردەم خانەقاکەوێت کە نەفت و داماویەکات چرۆستانی ئەم چوارینە جوان و ناسک و نایابەی بۆ ئەبێتە خەڵات و بۆ ئەو مەبەستوڕایە لەو ڕۆ دەفەرمێت لە بەحری مەعریفەت زۆر کەودەن و ناشارەزا دەرچووم خدا ڕەحمێ بە حاڵم کەی لەبەر قاپی تۆیا کەوتوم لە زومرەی ساڵحانە بمژمێری هەر وەکو ناوم لە فەیزی ڕەحمەتت بەشمان کەرەم کەی گەرچی دوا کەوتوم.